بنزین وەک یەکێک لە پێداویستیە گرینگەکانی هاوڵاتیان بەکاردێت و ڕۆژانەش هەزاران شۆفێر لە کوردستان گیرفانەکانیان بۆ کڕینی چەند لیترێک بنزین خاڵی دەکەن. بەڵام ئەوەی جێی سەرنجە جیاوازی شێوازی مامەڵە پێکردنیەتی لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد. لە کوردستان نرخی لیترێک بنزین بە 700 دینارە و لە پارێزگاکانی عێراقیش بە 450 دینارە. بە وتەی سەرپەرشتیاری یەکێک لە بنزینخانەکانیش لە کوردستان تەنها دوو کۆمپانیا بنزین بەرهەم دێن و بنزینخانەکان مامەڵەیان لەگەڵ دەکەن. لە کوردستان برن دوو مەزدەری ڕئیسیمان هەیە لە کار دێتن زایدەم بازیان. لە دەرەوەی وڵاتیش خەڵک ئەتوانی لەوە خۆی حوڕەم برندەینیتن ئەوە مەسەن برێن لە ئیران برن لە بۆمان دێتن. دەرێن لە کەرکوچێ لە مووس لێ برێن بە 450. بەس ئەرێرانەش تقریبا لە 650 هەتا 720 هەیە. حسب کوالیتی بنزینەکە و حسب ئەو برن تاجری کە دەینیتن. بەشێک لە شۆفێران دەڵێن هەرێمی کوردستان شوێنێکە بۆ کێبڕکێ لەسەر قڕکردنی هاوڵاتیان لەلایەن گەورە بازرگانەکان کە سەرجەمیان لەگەڵ بەرپرسانی حکوومەت دەستیان تێکەڵ کردووە و بنزین بە نرخێکی گرانبەها بە هاوڵاتیان دەفرۆشن و هیچ کەسیش بۆی نییە لێ پرسینەوەیان لەگەڵ بکات. سەری هەرزانتر بێ خەڵک کرێ تەکسیش هەرزانتر کە کرێ باریش هەرزانتر بکە. بەس لەبەرەوەی کە بەزنەکە گرانەکەڵەش لۆی دەرنانی مەزبورە کرێ زیاتر وەرە. بنزین لۆمە زۆر گرانە کە پێشتر وەرسە پێسە لە جنوب لۆ بۆن دەینێ کاکە. لە جنوب هەرزانترە هەمومان دەزانین. بڕۆی لە کەرکوچێش هەرزانترە. ئەوانمان بەمە مفلیس دەزانین بە خۆمان مفلیسین. ئەسڵەن هەر حکوومەت نییە تا حکوومەت شتێک بکە. هەر حکوومەت نەمایە. ئێستا ئەگەر بڵێم لە ئاوی زیاتر نەفتەیە بنزینەیە نابتێ درۆ. ئێستا بنزین وەکو پێویست بەڕاستی سعرەکە گەلە زۆرە. داواکانیمەوە سعری بنزین هەرزان بی وەکو کەرکوچێ لێ بێت بە 450. ئەندامێکی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵ وەک نوێنەری خەڵک بەڵێن دەدات بە دوواداچوون بۆ ئەم پرسە بکات و لە هەوڵدایە تاوەکو بتواندرێت بنزین بە نرخێکی هەرزان لە بەغدادەوە هەناردەی کوردستان بکرێت و بەمەش نرخەکەی هاوشێوە بکرێت لەگەڵ پارێزگاکانی عێراق. داوا دەکەم کە نرخی بنزین لە هەرێمی کوردستان هاوشێوەی هەموو پارێزگاکانی عێراقی لێ بکرێت کە لە هەموو پارێزگاکانی عێراق نرخی 1 لیتری بنزینی نۆرمال 450 دینارە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان 700 و هەندێک جا دەڕۆ بۆ 725 لە نۆرمالەکەی. بەدوای بەدواداچوونی منیش بەهۆی ئەوەی کە بواری بنزین قۆرخ کراوە لە هەرێمی کوردستان لەلایەن دوو کۆمپانیە کەرتی تایبەتەوە کە نزیکن لە دەسەڵات ئەمانە نەوتی خاوەرەگرن و لە حکوومەتی هەرێم لە وەزارەتی سامانە سروشتیەکان لە ڕێی پاڵێوەگەی خۆیانەوە دەی پاڵێون و دەیکەنە نەوت و بنزین و ئانە و دەیفرۆشنەوە بە بازار نرخەکەی گران ڕائوەستی لەسەر هاوڵاتیان و ڕێگاش نادرێت کە ئەو بنزینەی لە عێراقەیە بگاتە هەرێمی کوردستان بۆی ئەو نرخە بشکێنرێ و ڕێگاش نادرێت هیچ کۆمپانیایشی تر ئەم بازارە هەرزان بکات چونکە من زانیاریم هەیە کە چەندین کۆمپانیا ئامادەیان دەربڕیەوە کە هەمان بنزینی نۆرمال لە دەرەوەی وڵات بینن بە نرخی 500 دینار بەڵام لێرە بۆ ئەوی بەرژەوەندە تایبەتەکان و حیزبەکان نەکەونە مەترسی ڕێگا گیراوە لە عێراق ڕێگا گیراوە لە کۆمپانیەکانی تر کە منافەسەی ئەو دوو کۆمپانیایە بکەن. بە پێی زانیاریەکان حکوومەتی هەرێم ئەو بڕەنەوتەی بەرهەمی دێنێت بە کۆمپانیەکانی دەرەوەی دەفرۆشێت و پارەکەشی نادیارە. وێڕایەوەی بەشێک لەو نەوتە ڕادستی چەند کۆمپانیایەک دەکات و ئەوانیش دوای پاڵاوتنی بە نرخێکی گران دەیفرۆشنە بنزینخانەکان. ئەمەش لە کاتێکدایە حکوومەتی عێراق خۆی هاوکاری کۆمپانیەکان دەکات تاوەکو بتوانن بنزین بە نرخێکی هەرزان بە هاوڵاتیان بفرۆشن. بەڵام لە کوردستاندا حکوومەت سەرجەم دەرگاکانی بەسەر پەرلەمان و دەستگا چاودێریەکان داخست و ڕێگە نادات وردەکاری مامەڵەکردن بە سوتەمەنیەوە بزانن. بەوتەی هاوڵاتیانیش لە ئێستادا حکوومەت تەنها خەریکی پارە کۆکردنەوەی لە هاوڵاتیان نەک کار ئاسانی بۆیان. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.